تا دێت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک دەبێتەوە هاوشێوەی عەرەب و تورکمان کوردیش بە فرەکاندیدی و پەرتەوازایی دەڕواتە نێو پرۆسەکەوە. پەرتەوازایی کورد لە کەرکووک و بەجا بەشداریکردن لە کاتێکدایە سەرجەم لایەنەکان بانگەشەی گرنگی کەرکووک بۆ کورد دەکەن. ئەگەر بەهاتایە پارتی وێکێتی و لایەنەکانی تر یەکدەنگ بوونایە توانرا بیکا بە 7 کورسی لە 12 کورسەکە ئەو کاتە سەرکەوتنی کوردە بوو لە کەرکووک و مەسەلە سیاسیەکەشی نەوعان مابردە پێش. بەڵام ئێستا کە بە پەرتەوازایی پارتی وێکێتی و بەشێکی تر لە لایەنەکان مەترسی هەیە لەسەر ئەوەی کە دەنگی پێشووتر و کورسی پێشووتر نەهێنرێتەوە. ئەگەر ئەمە ڕوویدا لە ڕاستیدا ئۆواڵەکەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەو ئیدعاانەی کە هەردوو لا لەسەر مەسلەی ئەهەمێتی کەرکووکردیانە بەتاڵە بێتەوە. بەڵام تا ئێستا کە دەرفەت بۆ کورد لە کەرکووک دەرفەتێکی باشە چونکە لایەنەکانی تریش وەکو کورد پەرتەوازن. لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراقدا کورد لە 12 کورسیەکەی کەرکووک 6 کورسی بەدەستێنا. بەڵام فرەلیستی و فرەکاندیدی لە هەڵبژاردننی ئەم جارەدا مەترسی لەسەر پێگەی کورد لەو شارە دروست کردووە. بێگومان هەر دوورکەوتن لە یەکێتی مەبەستم یەکگرتن ئەو پەرتەوازایی دروست دەکات و دەنگەکانمان بە ئاقارێکی خراپە بە ئەو دەنگدانە کە بە ئەو ئاقارەیە بڕوە ئەوە ئەبەخشێ کە ژمارەی کورسیمان کەمترە بێت. ئێمە ئەگەر کورد ئەوها بیری بکرد باتەیە ئەبواە بە لە ناو کەرکووکا بە تایبەتی بە یەک لیست هەمووی بە یەک لیست دابەزیە ئەو کاتە بەهێزترە بووین ڕەنگە ئەو کاتە شەڕی کورسی هەشتەمیشمانش بکرد باە. جۆرەها فلێکسی کاندیدە کوردەکان لە نێو کەرکووک هەڵواسراوە. کاندیدی پارتی بەجیا، کاندیدی یەکێتی و گۆڕان بەجیا و دەیان کاندیدی تریش جیا لەو هێزانە بانگەشە بۆ خۆیان دەکەن. بەداخەوە لە کەرکووک ئێمە هەمان ململانەکانی کوردستان هاتۆتە کەرکووک، هەمان کێشەکانی کوردستان هاتۆتە کەرکووک و تەقدیری ئەوە نەکراوە لە کەرکووک ئێمە زروفێکی تایبەتمانەیە لە بەرامبەر پێکاتەی ترین تەقدیری ئەوە نەکراوە کە کەرکووک پێویستی بە ململانەی قورس نییە بەڵکو پێویستی بە یەکڕزیە. پەرتەوازایی کورد لە کاتێکدایە عەرەب و تورکمانیش لە هەمان دۆخدان. تەنها شتێک کە بۆ کورد جێگەی دڵخۆشیە پەرتەوازایی ڕکابەرەکانیەتی هاوشێوەی خۆی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.